ناحیەی چوارقوڕنەی سەر بە ئیداری ڕاپەڕین شارۆچکەیەکی پەراوێزخراوە لە ڕووی خزمەتگوزاریەوە ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئاشکرای دەکات لەلایەن شارەوانی و بەڕێوەبەری ناحیەی چوارقوڕنەوە بە بەهای 3 ملیار دینار زەوی فرۆشراوە بەڵام لەبری ئەوەی بۆ جێبەجێکردنی خزمەتگوزاری و خزمەتی شارەکە خرج بکرێ زیاتر لە 1 ملیار دیناریان لەلایەن حکوومەت و وەزارەتی داراییەوە ڕەزامەندی لەسەر خەرجکردنی نادرێ بۆ خزمەتی شارەکە. داخەوە قەیرانێکە دروست بۆ حکومەت هەرێمی کوردستان بڕیارێکی دەرکرد سەبارەت بەوەی کە شارەوانیەکان زەوی ڕوکنەکانیان بفرۆشن بۆی بتوان پرۆژەی خزمەتگوزاری پێ ئەنجامدەن ئەوە بوو کە لە کۆی شار و شارۆچکەکاندا دەستکرا بە فرۆشتنی زەوی کە ئێمە لە سەرەتاوە لەگەڵ ئەوەدا نەبووین و لە ڕێگەی ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە من داوام کرد کە بە هیچ شێوازێک دەست بۆ بابەتە نەبردرێت ناحیەی چوارقوڕنەش بە هەمان شێوە نزیکەی بای 3 ملیار زەوی ڕوکنی فرۆشتووە لە پرۆژەی خزمەتگوزاریدا بە حیساب بەکار دەهێنرێن ئەوەیە کە لە ئێستادا لەو بڕەپارەی کە زەویەکانیان لێفرۆشن ملیارێک و نزیکەی 250 میلیۆنێک دەبێت کە وەزارەتی دارایی بە بڕیارێک ئەم بابەتی ڕاگرتووە سەرۆکاتی شارەوانی ناتوانێت ئەم پارەیە سەرفکە لە کاتێکدا ئەم پارەی خەڵکی چوارقوڕنەیە زەرورە بۆ پرۆژە خزمەتگوزاریەکانی چوارقوڕنە بەکار بهێنرێت بە نمونەی ئەوەی ئێمە چەندین گەڕێکمان دروست بووە تاوەکو ئێستا هیچ خزمەتگوزاریەکی نییە. هاوڵاتیانی بەشێک لە گەڕەکەکانی ناحیەی چوارقوڕنە لا نەبوونی خزمەتگوزاری و خراپی ڕێگاوبانەکان ناڕازین ئەوان دەڵێن بە تەواوی لەلایەن حکوومەتەوە پشتگوێ خراون و لادامیکردنی خزمەتگوزاریە سەرەتایەکانیشدا ئاوەڕیان لێ نادرێتەوە. چوارقوڕنە بەداخەوە لە زۆر ڕۆ لە خزمەتگوزاری لە پاشدا لە کاتێکدا کە دەبینی بە بەراورد لە ساو شوێنەکانی تردا کابینی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی بە ڕێگاوبان و کۆمەڵێک شت دەدا لەوەشدا دوو ئیدارەی ڕەنگی داوەتە لە مەسەلەی خزمەتگوزاریەکان کە ناوی لە خۆی ناوە کابینەی چاکسازی خزمەتگوزار ئەمە خزمەتگوزاریەکان دەبینی کە ڕێگایەکردنێتە ئاسا لە نێوان چوارقوڕنە بۆ دووکان دوو سایدێکە تەواو ناکرێت ئەمە هەمووەوە بە بەچوی خۆمانەبی ڕۆژانە سەرین حادسەی سارە ڕوودەدا کە ڕێگاوبان مافێکی سەرەتایی هاوڵاتیانەکە بەداخەوە چەندان کارەساتی جەرگ بڕی لێ دەکەوێتەوە مافێکی سەرەتایی ئێمە کە نەبوونی زێراب و ئاوەڕۆیە کە ئەو مناڵە جوانانە تووشی نەخۆشی دەبن و لە هاویناندا بەڕاستی کاکە ڕێنە ژیانمان نیە ئێمە ناتوانین مباردە پێ بکەین بۆی فێنکەرەوە پێ بکەین بۆی فێنک بینەوە بۆی مێشلەوە بۆ نێکن لە هەموو ڕێکەوە ئەو مەگەڕەکە تەندروست نییە بۆ هۆی نەبوونی زێراب و ئاوەڕەوە چەند جار چوونە شارەوانی وعدیان پێداوین تا ئێستا هیچ شتێکمان بۆ نەکراوە لێرەکانەوە چەند جار چوونە شارەوانی بەڵێنیان پێداین بۆتان دەکەین و ئیمزامان لەو هەرەنەو مەتیقانە خەڵک کردوتەوە بۆ جۆگا و بانانە یعنی ئەو جۆگا بانەشتی زۆر پیسە جارە وەرە ڕۆژێگە ئاو دێت بیدین لەو مەتیقانە ئاو سەر کۆڵانە دەگەڕ خراپی تا بڵێ وەزعمان نییە تا بڵێ ژیانمان خراپە ماڵ و منداڵمان هەمووی تووشی نەخۆشی بووە هەمووی بەهۆی مێش و مەگەزی ئەو چڵکاوە پیسای ئەو لامان زێرابە ئەو لامان زێرابە زێرابمان بۆ نەکراوە چەند جارێک پیاوەکان دەچن وعدیان پێدەن باشە بۆتان دەکەین دوایە هیچ کەسێک نایە بەدەممانەوە. کابینە یەک لە دوایەکەکانی حکوومەتی هەرێم کە بە بەڵێنی گەورەی خزمەتگوزاریەوە دەستیان بە حکومڕانی کردووە دەیان ساڵان نەیانتوانیوە خزمەتگوزارە سەرەتایەکانیش بۆ هاوڵاتیان دەستە بەر بکەن چالاکان و چاودێرانیش دەڵێن حکوومەت کە ناتوانێت خزمەتگوزاری ئەنجام بدات چاوی لاپارەی زەویە فرۆشراوەکانی بەشێک لە شار و شارۆچکەکانیشە تا دەستیان بەسەردا بگرێت. ڕێناز ئەرسەلان ناحیەی چوارقوڕنەی سەر بە ئیدارەی ڕاپەڕین کەناڵی ئاسمانی پێیام.